چیدی بە خەیاڵی ژیان ناژێ من لە ژیانی ڕاستەقی نزیکەوە هەستەکەم چیدی ڕاستیە چوون تێڕە تێڕەمان باری ساتەکانی ژیان لە خاڵی پشکنینی ئاگاییمدا دەوەستێنێت تێڕەمان باری ساتەکانی ژیان لە خاڵی پشکنینی ئاگاییمدا دەوەستێنێت سەربازێکی بە ئەزمون لە خەو خەیاڵ ڕاپەڕیوە هێمای وەستان لە شۆفێری باڕەکەی دەکات شۆفێر فیشی جگەرەکەی دەوەستێنێت جگەرە سوتاوەکەی دەستی بەرەو جادەیەکی تەڕی ئەو بەربارانە فرێدەدات سەرباز کەمێ لەمە پێش بەدەم کێشانی جگەرەیەکەوە خەیاڵی زۆپا گەرمەکەی ماڵی دەکرد لەسەر بلۆکێکی ڕەق و سارد وەنەوزدەی بردەوە بیری دەستە ناستەکانی هاوسەرەکەی دەکرد کە جار جارە لەسەر شانەکانی بارەسایی دەبوو سەرباز لە حەسرەتی بینینی مناڵە تازە بەدای خۆپیدا بوو بار هەڵگر لە نزیکبوونەوەی خاڵی پشکنەوە سەرباز وتی لەکوێوە بی شۆفێر وتی وەک هەمیشە بەوبۆران تامی گفتوگۆی لەگەڵ خۆیدا هەڵدەبێت بار هەڵگر هێواش هێواش دەکەوتەوە ڕێ سەرباز وتی ئەکرێ لەگەڵ خۆت هاوڕێکەم بەریتەوە ئەرکێم هەفتەی تەواوە بووە بار هەڵگر بارێکی تری بۆ زیاد بارێک کە ئیتر لە خەواڵی دێنی دەکرد هەرچۆن بێت باری قورسی ئاگایی هەڵگرتنی سانانە بێ ئاگایی هەرچەند سوود بێت هەڵگرتنی بێگاریە بەڵێ هەرچۆن بێت باری قورسی ئاگایی هەڵگرتنی سانانە بێ ئاگایی هەرچەند سوود بێت هەڵگرتنی بێگاریە پاش کەمێک کاکە ناو چییە؟ ڕامان مانای چییە؟ تەمەنم 39 ساڵە و تازە زانیم واتە ڕاوەستن لە ڕۆشتن واتە چاویلکەکانم پاک بکەمەوە و تەماشای ئەوانە بکەمەوە کە ساڵحایە دەیانبینم گوێکانم بشۆڵم ئەو دەنگانە ببیستمەوە کە هەر بیستونە دەست بدەمەوە لە بەرگی ئەو پەرتوکانەی ساڵانی کە تەپەتۆزدای پۆشیوە چاوەڕێ بکەم چاکەم سارد بێتەوە بێ ئەوفینە بکەم بۆنی ڕێحانەکانی حەوشەکەمان بکەم پێش لەوەی لە ماڵ دەربچەوە ڕامان واتە وەستاندنی کات و بەڕێکردنی لە دەرەوەی ڕامان واتە وەستانی ئەبەدی لە حەزوری حەقیقەتدا شۆفێر وتی ڕامان ئەو هەموو مانایی هەیە سەرباز کەمێک ڕامان جارێ دەیوێت بەڵێ جارێ دەیوێت نازانم